باس لە گروپی موزیکی لور کە یەکێک لە گروپە ئاکادمیەکانی کوردستانە کە نزیکەی 17 ساڵە دامەزراوە، جگەلەوەی کە خاوەنی نزیکەی 17 ئەلبۆمی موزیک و گۆرانین، لەگەڵەوەشا چەندین کۆنسێرتیان لە چەندین وڵاتان سازداوە و جگەلەوەش کە هەمیشە کار بۆ بەزیندوو هێشتنەوەی موزیکی فۆلکلۆری کوردیەکەن. قسە و باسی زیاتر لەسەر دوایین کار و پرۆژەکانی ئەم گروپاکەم لەگەڵ زۆر بەڕێز نیزار زێوی کە بەڕێوەبەری گروپەکەی کاک نیزار بەخێر هاتی. زۆر سپاس دەکەم. ئاخر جار هەر لێرە بووی لە ستودیۆی کورسات مەگەزین باسمان لە بەشداری گروپەکەی ئێوە کرد، پێم وابێت لە یەکێک لە فستیڤاڵەکان بوو لە شاری بەغداد. وابوو. ئێستا خۆتان بۆچی ئامادە کرد و پرۆژەتان چییە؟ سەرەتا سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کورسات. ئێمە بەردەوام چالاکیمان هەیە، چالاکیەکانمان چەند جۆرێکە، جۆرێکیان کە پەیوەندی بە ستۆدیۆ هەیە و لەناو ستۆدیۆیان کرێ، ئەوە کە بەبێ دابڕان بەردەوام کاری تیاکەین. ئەو چالاکیانی کە لە دەروی ستۆدیۆ ئەکرێەوە کۆنسێرت و وەگە و فیستیڤاڵ و ئەو کۆڕە هونەریانی کە ئەکرێ، ئەوەش بە پێی پێویست و بە پێی توانە هەوڵمان ناوە بەشداری بکەین. لە ڕووی ئەو فیستیڤاڵ و مەراسیمانی کە بەڕێزت باس کرد، دوا بەشداریمان ئەو میهرجانی بەغا بوو، بەڵام ئێمە لە 2/6 ئەم ساڵ کۆنسێرتێکی گەورەمان کرد بە ناوی کۆنسێرتی کانیاسکان بۆ خات و تریفە ئەمیری بوو کە لە شاری سلێمانی بۆ ماوەی 1 ڕۆژ سازمان کرد و لە شاری هەڵەبجەش بەشداریمان پێکرد لە مەراسیمێکی تایبەت بە خانمان بوو. ئەمە یەکێک بوو لە دوا فیستیڤاڵەکە کۆنسێرتی سەرشانۆ کە هەمان بوو ئەم کۆنسێرتە بوو. کۆمەڵێک چالاکی ترمان هەبوو وەکو بۆنە و مەراسیم و شت کە بەشدار بووین، بەڵام لە چالاکیە گرنگەکان ئەم یەکێک بوو لەوانە. دووەم کۆمەڵێک بەرهەممان تۆمار کرد ئەم ماوەی ڕابردوو و یەکێک لەو کارانی کەوە ئاما تەواوکردنیین و بەم نزیکانە ئیشەڵا بتوانین کۆتایی پێبێنین. ئەلبومەکەی هونەرمەند خالید ڕەشیدە، مامۆستا خالید ڕەشید کە ئەلبومێکێتی لە 8 تراک پێک هاتووە. ئێستا زۆرینەی کارەکانی تەواو بۆ ڕەنگە لە 1-2 مانگیدا هاتووە بچێتە قۆناغی. بەرهەمەکان تازە، بەڵێ بەرهەمەکانمی بەرهەم ئاوازی خۆیەتی بەندەکاری مۆزیکەکانم بۆ کردووە و ژەنیارانی گروپی مۆزیکی لۆر بەشدارن لە ژەندنی کارەکەیە. ئەلبومەکە وەکو ئەرزم کردیت ڕەنگە تا 2 مانگێکی تر قۆناغی ئیتر بچێتە قۆناغی چاپ و بڵاوکردنەوە. کۆمەڵی بەرهەمی تریش وەکو بەرهەمی تاک و سربەخۆکە کردومانە، ئەوانش بەشێکی زۆریان تەواو بوون. لەوانە بەرهەمەکەی خات و تارە ڕەسوڵ کە ئەی هاوسێکی بەرپەنجەرە بوو نوێی کردەوە جارێکی تر، لەوانە بەرهەمەکەی مامۆستا نەجمەدین غوڵامی کە تایبەتە بۆ شاری سلێمانیە، یەکێک لەو بەرهەمە تایبەتانی کە بۆ شاری سلێمانی وێنەگرتنی تاوا بووە، بەرهەمەکەی خاتوتارە وێنەگرتنی تاوا بوو بڵاو بووە. زۆرن کۆمەڵی بەرهەمن کە ڕەنگە تاک و 1-2 مانگێکی تر ئەوانش سەرجەمیان وێنە بگیرێن و بڵاویان بکەنەوە. باس لەوە کرد کە هەندێک لە کارەکانتان لە ستۆدیۆیە ئەمانەیە کە ئێستا ئاماژەت پێ کرد و بەشێکیشیان ئەو چالاکی فستیڤاڵانن کە لە دەرەوەن و بەشداری تیاکەن. کامیان زۆرتر با بڵێن گروپەکەتان ئەکتیڤەتیایە؟ لە هەردووکیانە ئێمە کار ئەەکەین و چالاکین، بەڵام هەر یەکە و پێویستی خۆی ئەوێت، هەر یەکە و زەمینە سازی خۆی ئەوێت. ئەوەی کە لە دەرەوە و لەناو هۆڵ و لەسەر شانۆ ئەکرێ لە ڕاستی ئەمە تۆزێک ماندووبوونی زۆرتر ئەوێت، لەبەرەوەی پێویستیەکان وەک ڕابردوونی گوێگێر مەسەلەن مەزاجی خەڵک کۆمەڵێک هۆکار هەیە کە ئەم ئیشانە تۆزێک زەحمەتە. ئەنجا ئاڕاستەی گوێگریش بە ئاراستێکی ترە گۆڕاوە. هەمیشە مەوتومانە، ینی کۆنسێرت لە هۆڵە ستاندارد و گەورەکانەوە بچوو کرایەوە، وردە وردە هێنایە ناو چایخانە و کافتریا، وردە وردەوایان لێ کرد کۆنسێرت بوو بەوەی کەیترە بێ ئەم گوێگرە موبایلەکەی بەدەستەوە بێ ئەم گوێگرە مێزەکەی پڕ بێ بەردەمی ئەم گوێگرە ئەیوان لێ کرد ببێ بە بەشێک لەو خزمەت گوزاریانی کە من یەم کاتێکی بەتاڵ بەسرە بم. ئەمە تۆزێ کاریگەری خسە سەر خەڵک. هۆڵەکان وەکو جاران هینیان نەماوە، چۆنەڵی بینەریان کەمتر بۆتەوە. کاک نیزار، ئێستا لە هەموو دنیاە ئەم گۆرانی بێژە گەورەکان، گۆرانی بێژە گەورە جیهانیەکان کە خۆیان ئامادەکەن بۆ کۆنسێرتێک لەگەڵ یا ئەلبۆمێکیان هەیە کە
نوێترین بەرهەمەکانی خۆیان بڵاوەکەنەوە لە بەستاسکردنی کۆنسێرتێکی گەورە. ئەم پرۆسەیە بۆ لە کوردستان جێبەجێ نابێت و ئێستا باسی یەکێک لە ئەلبۆمەکانی هونەرمەندی خۆشەویست خالید ڕەشیدی کرد کە دوای دابڕانێکی زۆر کە ئێستا ڕەنگە خەڵک تامەزرۆ بێ کە گوێ لە دەنگی ئەو هونەرمەندە بێ. بۆچی بەم شێوازە ئیش ناکەن؟ کوردستان خان ئەمە دوو هۆکاری هەیە. ئێمە هۆکارێکیان گلەکە باز ناکەینەوە، ناچینەوە سەرمان باس کردووە ئەو هینە کۆنەکە. چکەوە ئەوە سەرەکیە، ینی ئەوەی کە پەراوێز خرا و ئەرکی حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری ئەمەی تریان بەڕاستی ئەم کارانە پشتیوانی ئەوێت. یعنی هونەرمەندێک کێ ئەلبومێکە کات ئێستا من ئاگادارم بۆ نمونە من 4-5 ئەلبومم لای هونەرمەندەکە ئاگادارم بە چوو وەزعێک ئەم ئەلبومانەکەن، بە چ وەزعێک و بە چ زەختێک و بە چ تەکلیف و تەکلیفکاریەکەیکە. ئەو هەتا ئەمە ئەکات خوێنیە بێ بە ئاو ئەنجا بێت کۆنسێرتێ بکە، لە کۆنسێرتەکەشە ئەچی هۆڵت پێویستە داوای کرەیەکە لێکات کە بە تۆ ناکرێت. باشە پێویست بە سیستمی دەنگ و پێویستیەکانێتی ئەوی ژەر لە دەسەڵاتی تویانی ینی ویان لێ کردووە ئێستەیتر خەڵک وردە و هونەرمەندەکان ئیشەکەی خۆی بکاو لە ئەکاونتەکەی خۆی و لە چەناڵەکەی خۆی و لەمانەی کە هەیەی بڵاوی کاتەوە خۆی نەیە لەو سەریەشەیە. چکە بەڕاستی بۆ بە سەریەشە من ئەخیر کۆنسێرتی خۆمان بە نمونە باسەکەم ئەوەی کە دوی مانگ ینی زۆر دوور نییە بەروارەکەی، یعنی تروامان لێ هات بێزار بووین. تۆ دەستەبەی بۆ هەر شتێک ڕێگری هەیە. ڕێگریەکان چی؟ ئەوە نەک بڵێ نابێ بیکەی. وایان لێ کردووە منفەزێک بۆ تۆ نەماوە کە بڵێ من 6 مانگی تر ئیشێکی ترەکەمەوە. نەخێر ئاوا هەڵتەمژن ئیتر تۆ بێهی نەبیت، بێ ئومێ دەبیلەوەی کە جارێکی تر شان بیتەوە بەر ئەمە. بۆیە ئەمە ئەگەر گۆڕانکاریکی بەسەرانەکرێ، گۆڕانکاریەک نەکرێ، باوەڕ کە هۆڵەکانی تر تەواو چۆڵە بن. ئەبێ بکرێ بە بۆنەی تر بۆ مەراسیمی تر بەکار بێت و مۆزیسیان ینی گوناحە، گۆرانی بێش گوناحە. زۆر باشە. یەکێک لەو خاڵە جوانانەی کە لە ناو گروپەکەی ئێوەیە هەمیشە بەدیەکرێ ئەوەیە کە هاوسەنگیەک هەیە لە نێوان ژەنیارە خانومەکان و لەگەڵ ژەنیارە با بڵێن پیاوەکانیش. چۆن ئەم هاوسەنگیە ڕاگرن؟ ئەمەش هەموو جارە باسم کردو باجێکی زۆرمان ناوە، چکە بەداخەوە چکە شتەکان هەمی بەبێ فلتەر ئەلەو مۆبایلەیە هەز 1000 پیجی درۆ و بێ سەر و شوێن و بێ ناونیشان هەیە. ئەمانە هیچیان چاویان هەڵ نایە بۆ کەلتورە جوانە کوردیەی کە ئەمانەوێت بە هەمومان بە ئێوەمانان و لایەنەکانی تر و ئەمانی کە لە خەمی ئەم وڵاتەیەین چاویان لە هەڵ نایە. ئەجا یەن چیەکەن؟ یەن لی ئێن بەناڕاستە خۆ لی ئێن نایەوێت ژن بێتە سەر ستەیج، نایەوێت ژن لە بەدەر لە کارەکەی وەزیفەی ڕاستە وەزیفەی دایکایەتی گەورەیە، وەزیفەی ماڵ گەورەیە ئەمانە، بەڵام لە پاڵەوەش وەزیفەی تر هەیە گەنجە کابرا. ئێمە لە تەمەنێکا دەستمان پێکردەوە 20 ساڵ بووین. ئەگەر قەرزێکیش لەسەر شانمان بوو بێ و قەرزەمانیاوەتەوە بە نیشتیمانەکەمان تاواسە 40 ساڵین. بەڵام لەم ماوەیە بەڕاستی هەم ئەو خانمانی کە لەگەڵمانە بوون بە هاوسەرەکەی خۆمەوە و بە ئەوانەی تریشەوە کە هەمووی کە سوکاری ئێمە بوون بەڕاستی کەوتنە بەر لێشاوێکی ناڕەوایی ئەم کللتورە هاوردەی ڕەشبینی ڕەشپۆشی ناشرینی دەوروبەر. بەڵام خۆشبەختانە ئەمانە کۆڵیان نەیە بە پێی توانە ئەوەی لە توانیان نابوو کردیان. ئێمە ئەمانەوێ هەمومان پێکەوەکو خێزانێک وەکو ماڵێک کللتوری ئێمە ئەمەیە. ئەمە جوانی وڵاتەکەی ئێمەیە. ژن و پیا و پێکەوە ئامادەیان هەیە. گۆرانی مۆزیک لە هەموو مەجالیسەکانمانە هەیە. گۆرانی کوردی ژیانی تایە. ئەمانە ئەم کللتورە جوانی ئێمە بە هەمومان بیپارێزین. بەڵام وەکو عەرزم کردی ئەمەش بۆ خۆی لە خۆیە بە باجێک بی باجنەی بەڕاستی. زۆر باشە. پارچەیەک موزیکمان پێشکەشەکەیت؟ بەسەر چاوت خۆش.
دەست و پەنجەت هەر خۆش بێ زۆر سپاس دەستەکانە خۆش بێ کاک نزار چەندێک ئیشتان بۆ ئەوە کردووە کە ئەرشیفێکی موزیک و گۆرانی نەتەوەی کۆبکەنەوە وڵاهی ئەوە بێ ئەرکی گروپەکەتان هەر ئەوەیە ئێمە ئیشەکەمان ئەوەیە هەرەوەی کە خۆمان حەڤ نزیک 16 حەڤ ئەلبوممان هەیە ئەوە خۆی بەشێکە لەو پرۆسەیە ئەوەی تری کە لە هەر شوێنێکە ئێمە بەشدار و بێتین لە هەر بۆنە مەراسیمێک تیڤەک لە هەر جێگێکا بەشدار و بێتین گرنگیمان بۆ لایەنەیەوە لەبەری شوێنەکەی ئێمەش ئیمکانێتەکەمان بچووک و دیاریکرا و مەحدودە بەڵام خۆشبەختانە لە شتەکان تۆزێت چۆتە پێشەوە توانیمانە بەشێکی زۆری ئەمانەش کۆکەینەوە هەڵگرین لە لای خۆمان ئەرشیفیانکەین و ڕەنگە بڵێم 300 گۆرانی 400 گۆرانی کە توانیمانە کۆیکەینەوە مۆزیکمان بۆ داناوەتەوە کە ئێستا لە ئەرشیفی گروپەکەمانە هەیە ماومانە بەڵام دیسانەوە ئەمە ڕەنگە ئێمە 5 ساڵی تریش بتوانین بیپارێزی بەڵام پێویستەکە دەوڵەت حکوومەت موسساتی هەبێ ئەمەی ئێمەش بەرێ ئەوەی ئێوە هەمووی کۆکاتۆ لە شوێنەکە داینێ و بیپارێزێ بۆ ئەو مناڵان ئەوەوەی کە لە داهاتوایەن بۆیە ئەوە هەم گرنگە هەم کاری ئێمە هەم پێویستە و ئێمە کاری لەسەرەکەین بەشێکی زۆر لە کارەکانتان یا خۆت با بڵێم کارتان بۆ زۆرێک لە هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان کردووە خۆت ناوی بەشێکیانت هێنا ئێستا ئەو هونەرمەندانە دەستنیشانەکەن کە جۆری دەنگیان و ستایلی گۆرانی و چنیان لەگەڵ گروپەکەی ئێوە یایەتەوە یان گرنگ نییە بۆ ئێوە گرنگەوەیە کە کار بۆ هونەرمەندانی پارچەکانی تری کوردستانیش بکەن خاتو کوردستان دەنگخۆشی یا لێزانی ئەمە زۆر گرنگە ناکرێت تۆ دەنگێکی ناخۆش بێنیت و پیشانی خەڵکی بیت و ئەمە کارە ساتە خۆشبەختانە ئەوانەی کە هەنگاویان ناو و کارمان لەگەڵا کردوون ئۆمانە دەنگێکی باشیان هەبووە یعنی ئەگەر دای بنین تایەتی لە 130 تا لە 100 بە پێی پێوەرەکان باشی و خراپیدانکان بەڵام باش بوون ئەنجا بەشێکیشان ئەو شێوازی کە ئێمە کاری لەسەرەکەین ئێمە هەڵمان بژاردو مەسەلەن ئەم دەنگە بۆ ئەم شێوازە مۆزیکە ئەو دەنگە بۆ ئەم شێوازە کارە ئەمانەش پێشتر مناقەشەمان کردووە لەگەڵ هاوڕێیانە مەسەلەن ئێمامانەی کۆنسێرتێ بکەین چه دەنگێ بۆ ئەم کۆنسێرتەی ئەم جارەمان بەکاربێنین و بۆ ئەو دەنگە بەکاربێنین یان بە بەشداری بۆنەیەکەکەین یا شتێکەکەین کێ بەکاربێنین ئەو دەنگە کێ هەنێ جاریش گۆرانی بێژەکە خۆی داوا لە ئێماکە ئەڵێ من ئەمەوێت ئێوە لەگەڵ ما بن پرۆژەیەکی ئاوام هەیە لەگەڵ ما هاوکار بن دەنگ ئەبێت خۆش بێت ئەبێ بزانێ شارەزا بێ و لەگەڵ ئەوەشە تۆزێک زەمینەیەکی هونەری ڕۆشنبیری هەبێت بۆی کە بەردوو هونەرمەندی ترکە و لە شوێنەکە بەرکەسێکی ترکە و پرسیارێک ئەشتێکێتە پێشەوە بەهای ئەوە وەڵامی پێبێت کە تۆ بە نوێنەری میلەتێک ئەچیتە جێگەیەکەوە بۆیە ئەمانەش هەمووی چۆنەڵی کاری لەسەر ئەەکەین و بە هاواهەنگی لەگەڵ گۆرانی بێژەکە و لەگەڵ هەنە جار ئەو شوێنەی کە ئیشەکە ئەو بە ئێماڵە ئەڵێ ئێمامانەوێ ئەم فلان هونەرمەند لەگەڵ خۆتانە بێنن ئیتر ئەمە تێکەڵە ئاوە زۆر ڕاستە یەک پارچەی ترمان پێشکەشەکەی بەسەر کورت و
دەست و چاوت خۆش بێ کاک نزار زۆر سپاس دەکەم کەم ئێوارەی لە پرۆگرامەکەمان ئامادە بووی دووبارە بە خێرهاتی ممنون. زۆر سپاس